صلاف وهيفين دما خوش دقال كورت كونكشن جدنجي أمريكا لواشنطن أز داخلي شمو وأصلاوتان ليفيت من محتوى الشروانيم بو أم برنامج زور وداو وبابتي جرينج ديرينا برباس كاربرستاني عراقي باز لآزاد كردني تكريد دكن مامۆستایەکی زانکۆی ستۆکۆڵم شیکردنەوەیەک لا گفتوگۆکانی ناوکی ئێران و شەشهێزی جیهان کە ئەم شەو دوامۆڵەتی دەکات و هەروەها باڵوێزی پێشووی ئەمریکا لە سووریا لە دیمانەی تایبەتی لەگەڵ کورد کۆنێکشن باز دەکات بۆ لە ڕێبازەکانی بەڕێبەراتی ئۆباما لەمەر سووریا و شەڕی داعش ڕازی نییە بەڵام دەپێشدا دەگەڕێنەوە بۆ مەسەلەی ڕزگارکرانی تکریت. سرك وزير عراقي حيدر عبادي راقهاند كو آلايا عراقي لسر آفاهيا باريزقها تكري تجارة كدي حتى بلندكرون وهيزن أو لهي رندكن دوروبرين باجار تكريتين جميلتان دولة إسلامي داعش باقش ديكن حتى إيفاريا إيرو سيشن بيجي شر لناف جادين تكريتين دهاتنا كرن وكاربدسن عراقي پشت راز ديكن كو هيزن وان پشت كتنا ديكن وأبي تفايا باجار داعش باقش بكن شروجا 25 ماهاسي آداري كرياري رزقار كرنا تكريتين دس بي كريا هفدان فروكن أمريكي دس به بمباران كرنا مليتانا كريا پیشکتنا هیزین عراقی هاتو بو سستکرن جبر سیرگوان و بومبن دناف مالاندا چاندی. و سێشەممە وەزارەتی دەرەوەی ئێران ڕایگەیاند حکوومەتەکەی یارمەتی ناردۆتە یەمەن بەڵام حاشای کرد چەکی ناربیتە ئەم وڵاتە کە لەوەی هاوپەیمانەتی بەڕێبەرایەتی عەرەبستانی ساودی دەستیان لە هێرشی ئاسمانی داوە بۆ ئەوەی پێشی سەرهەڵداوانی حوسی سەر بە ئێران بگرن. ئاژانسی دەنگوباسی حکوومەتی ئێرانی ئێرنا لە زاری وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئێران مەرزی ئەفخەم ڕایگەیاند وتوێتی داکانی نردنی چەک بۆ حوسیەکان بە تەواوەتی سازکراون. ئەفخەم کوتیشی فڕۆکەی نالەشکری یارمەتی و داو دەرمانیان بەڕێکردبوونەوە. لە هەماندەم فڕۆکەی هاوپەیمانان ڕۆژی دووشەممە بۆمبارانی شوێنەکانیان بە سەنای پایتەخت و ناوچەیەکی هەمباری چەکی کرد. لە کام هێرشەکانی دووشەممە بەلانی کەم 45 کەس کوژران و 65 کەسی تریژ لە نزیک کەمپی پەنابەری لە باکووری یەمەن بریندار بوون. لە کەشمیرە هەندستانی هۆشداریە لە هیان هەر مایە و ترس هەیە بەگەهتە ئاستی مەترسی دار. بدەهان کەس دەمالین خۆدا ئاسیمان ji duhî duşembe were piştî baranên boş û lehiyên gundê ladin li devera Cuma Keşmîr. Tîmên hawarçonê jî xelk ji nav qurê derxistine. Xelkê gundî dibêjin li çend cihan erd xuşîne piştî sê rojên baranên boş. Par ji encamê lehiyan li Keşmîrê bi sedan kes mirin û bi hezaran jî bêmal û hewangeh mane. Silavên dubare egerçî مولتا داوی یا گەشتنا چارچۆڤێ ڕێکەفتنەکێ لەسەر بەرنامە ناوکیە ئیرانی بەرەف داوی دێتن دیپلۆمات دەبێژن هێشتا جوداهی هەنا دنێڤبەرە ئیرانی و زلهێزین جیهانیدا. دانوستانەکانی ناوکی بۆ گەیشتن بە کڵێشەی ڕێکەوتن لە نێوان ئێران و شەش زلهێزەکانی جیهانی لە ڕۆژی سێشەمە گەرما و گەرمی بوو. هەرچەندێکە ژمارەیە کاربەدەستان ئاگاهیان دەدا لەوەی کە ڕەنگە هەچ ڕێکەوتنێک لەم کاتەدا ناتەواو بێت. بۆ نزیکەی هەفتەیەک وڵاتی گرتوەکانی ئەمریکا، بەریتانیا، فەرەنسا، رووسیا، چین و ئەڵمانیا لە لۆزان لە سویسرا کۆبووبوونەوە و هەوڵیان دەدا بە سەرتەنگ و چاڵەمەی و توێژەکان زاڵ بن کە مەبەستی سەرەکی ڕاگررتنی ئێرانە لە بەدەستهێنانی توانای دروستکردنی بۆمبی ناوکی لە بەرامبەر سوکردنی سزانێ و دەوڵەتەکانی بەسەر یاسەپێنراوە و زیانێکی زۆری بە ئابوووریەکەی گەیاندووە. هەرچەندێکە ناکۆکیەکان سەبارەت بۆ تۆژینەوەکانی چڕکردنی یۆرانیۆمی ئێران و ڕادەی سوکردنی سزاکان هەڕەشە لە گەیشتن بە سەودایەک دەکات کە دەبێتە مایەی کۆتایی هێنان بە قەیرانی ناوکی لە نێوان ئێران و خۆرئاوا کە ماوەی 12 ساڵە لە ئارادایە بۆ دامرکاندنی خواستەکانی ناوکی تاران و کەمکردنەوەی ژیانی هەڵگرساندنی شەڕێکی تر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. ماوەی چەند ڕۆژێک و هەردوولای گفتوگۆکان هەوڵیاندا ڕازی بن لەسەر دەکومنتێکی پوختە لە چەند لاپەڕەیەک پێک بێت و چەند سەردێڕێکی گرنگ لە خۆ بگرێت بۆ داڕشتنی بناغەیەک بەرەو ڕێکەوتنێکی تێر و تەسەر لە دوا ڕۆژدا. و توێژەکان لەسەر خاڵە هەڵپەسێراوەکان لە نێوان هەردوولایەنەکان نیوە شەوی دووشەممە تا ڕۆژی سێشەمە بەردەوام بوو. ئەلبەتە دواوادەی ڕاستەقینە بۆ کۆتایی هێنانی و توێژەکان هەروەک خۆرئاوا و ئێران پێشتر دیاریان کردووە لە 30 مانگی 6دا تەواو دەبێت. جێوتنە ئامانجی و توێژەکان دۆزینەوەی ڕێگەچارەیەکە بۆ دڵنیابوون لەوەی بۆ ماوەی هیچ نەبێت 10 ساڵ ئێران بەلایەن کەم ساڵێک دوور بێت لە توانای بۆ دروستکردنی چەکی ئەتۆمی لە بەرامبەر سنووردارکردنێکی کاتی بۆ چالاکیە ناوکیەکانی.
و توێژە ناوکیەکەی لە لۆزان بەڕێوە دەچن کەوتۆتە قۆناغێکەوە هەردوو لایانی دانوستانەکان گوتویانە کەوتۆتە سەرلایەنەکەی تر بۆ لەبەردانەواندن و گەیشتن بە ڕێکەوتن. ئەمە لە کاتێکدایە کۆنگرێسی ئەمریکاش ئاگاهی داوە لە سەپاندنی سزای نوێ بەسەر ئێران گەر و توێژەکان تا کۆتایی دوامەڵەتی ڕێکەوتنی لێ نەکەوێتەوە. شیکردنەوەیەک لە گفتوگۆکانی ناوکی نێوان ئێران و شەشهێزی جیهان ئەمڕۆ سێشەمە دوامۆڵەتێتی بۆ دیارکردنی قەوارەیەک بۆ ڕێکەوتنی یەکجاری تا کۆتایی مانگی 6. بابەتی ئەم گفتوگۆیە بە سکایپە لەگەڵ دکتۆر ئیدریس ئەحمەدی مامۆستای زانکۆی ستۆکۆڵم لە سوید و شارەزای پەیوەندی و نێونەتەوەی و ئاسایش کردومە. لە سەرتا پرسیارم لێ کرد ئایا کۆدەنجی نێوان هێزەکانی جیهان لەسەر ئەم ڕێکەوتنە هەیە و تلایەک زۆرتر دەخوازێت ئەم ڕێکەوتنە بێتەدی. لە پێم وابێ ئەمریکیەکان زۆریان بۆ گرنگە و ئەویش بێگومان هۆیەوەیە کە هۆیەکەی گەڕێتەوە سەر دوو مەسەلەیەکی پیان وایە کە بژاردە یا گوزینەی دیکەیان لە بەردەسانیە کە بە شێوەیەکی کاریگەر پێش بە ئێران بگرێت چەکی ئەتۆمی بەدەستپێنێ. بەڵام هەروەها بۆ حکوومەتی ئۆباما بۆ بە مەسلەیەکی حیسیەتی لە پەیوەندی لەگەڵ سیاسەتی نێوخۆی ئەمریکا. وەکی دیکە من پێم وانییە کە فەڕەنساویەکان و ئەمریکیەکان لەم پەیوەندیەدا یەکدەنگ بن و هەروەها وێ دەچێت کە ڕووسیەکانیش لەگەڵ ئەمریکیەکان بڕێک بۆ چوونی جیاوازیان هەبێ. بەڕێز ئەحمەدی ئێران چ کارتێکی بەدەستەوەیە؟ ئێران بەرنامە ئەتۆمیەکەی بەدەستەوەیە کە شک و گومانێکی زۆری دروست کردووە. ماهیەتی بەرنامەکەی ئەوەی کە بۆ ماوەی 18 ساڵ نهێنی بوو هەروەها بەرنامەیەکی بەربڵاوە و بێگومان نیگەرانن لەوەی کە ئێران چەکی ئەتۆمی بەدەست بێنێت چونکە توانێت یارمەتی دەربێت کە ئێران ئەوەندەی دیکە ناسەخامگیری لە ڕۆژهەڵاتی نێوەڕاست پێک بێنێ. یعنی بێجگەلەوە ئێران شتێکی ئەوتۆی لە بەردەستان نییە. باشم باسی مەسەلەی ناسەخام گیریت کرد. ئێران بە دەستێوەردان لە عێراق، لە یەمەن، لە سووریا تاوانبارە. ئایا بەم ڕێکەوتنە ئێران دەستی کۆتا دەبێتن لە دەستێوەردان و تەنانەت بەوە تاوانبار دەکرێت لە ناسەخام گیرکردنی هەرێمەکە؟ نا ئەسڵەن وانە، چونکە مە شاهدین لەو کاتێک کە گفتوگۆ دەکردرێت و لەو کاتەوە کە حەسەنی ڕۆحانی هاتوۆتە سەرکار و هەندێک کەس دەڵێن کەسێکی میانەڕەوە و گۆڕانێک لە سیاسەتی ئێراندا هاتوۆتە دی. بەڵام ئەمە بینین کە پێشگە لەو قسانێک کە حەسەنی ڕۆحانی و جەواد زەریف دەیکەن لەسەر ئەرزی واقع سیاسەتی ئێران بە هیچ شێوێک نەگۆڕدراوە. بە پێچەوانە دەستێوەردانەکانی ئێران زۆرتر بووە، ناسەخامگیری لەلایەن ئێرانەوە لە هەندێک لە وڵاتانی ناوچە بەرەو زیاد بوون چووە. بەڵێ باش ئەگەر ئەم ڕێکەوتنە هاتە دی هەنگاوی دوایی چییە؟ هەنگاوی دواییەوەی کە ئەمریکیەکان بەڵێنیانداوە، یانێ لە بەرامبەرەوەی کە ئێران ئیجازە بدا پشکنینی ورد بۆ بەرنامە ئەتۆمیەکەی بکردێت لەلایەن ئاژانسی وزەی نێودەوڵەتیەوە گەماروەکان پەیتا هەڵدەگیرن. یعنی مەبەست ئەوەیە کە تا مانجی کۆتای مانجی 6 دەبی ڕێکەوتنەشی یەکجاری بێتە دی و ئەو دەم دەست بە هەڵگرتنی گەماروکان دەکرێن یان وەچی ئێران دەڵێتن پێیان خۆشە کە گەماروکان دەست بەجێ هەڵبژیرێن. ئێران دەیەوێت گەماروەکان دەست بەجێ هەڵبگیرێ، بەڵام شتی وا ڕوو نادا. من پێم وابێ کە هێندێک لەم گەماروانە ئەوە بە ئاسانیش هەڵ ناگیردرێن، چونکە هێندێکیان نێودەوڵەتین، هێندێکیشیان من پێم وایە کە لە کۆنگرێسی ئەمریکادا دژایەتیەکی زۆر دەکردێت کە ئەو گەماروانەوە بە ئاسانی هەڵبگیردرێن. یعنی من پێم وابێ دوو مشکلەی زۆر ئەساسی هەیە. یەکیان پابندبوونی ئێران بە ڕێکەوتنەکە لەلایەکەوە، لەلایەکی دیکەشەوە هەڵگرتنی گەماروەکان کە هەر چۆنێک بێم ئەگەر بێت و ئێران پابند بێ بە ڕێکەوتنەکە پرۆسەیەک دەبێت تاکو ئەوەی کە مەسلەیەکی کتوپڕی بێ. بەڵێ دکتۆر ئەحمەدی جەنابەت شارەزای ینی پسپۆریت لە بواری پەیوەندەکانی ئێران و ئەمریکایە بەگەیشتن بەو ڕێکەوتنە باوا دابنێنەمە ڕێکەوتنە هاتەدی. ئایا پەیوەندیەکانی ئەمریکا و ئێرانیش بەرەو ئاسایی بوونەوە دەڕۆن یا ئەمە مەسلەیەکی دیکەیە؟ نا، من پێم وایە کە جیاوازی ئایدۆلۆژی لە نێوان ئەمریکا و ئێران بە چەشنێکە کە لە ڕووی استراتیژیکەوە ئەمانە نەیاری یەکتر دەمێننەوە. بەڵام گومانی تێدا نییە کە هەروەکو لە سەردەمی شەڕی ساردە لە نێوان یەکێتی سۆڤیەت و ئەمریکا دیپلۆماسی و ڕێکەوتن لەسەر داماڵینی چەک توانی هەندێک مەسەلە هێوەر بکاتەوە، بەڵام دیپلۆماسی ناتوانێت ئەم کێشەکە لە بنەڕەتا کێشەیەکی ئیدۆلۆژیکە
چارەسەر بکات توان قەیرانەکان هێوە بکەنەوە دەتوان لە هەندێک مەقطع تەنانەت ڕنگ بێ هاوکاری تاکتیکیش بکەن بەڵام تەرجمە نابێ بە سازکردنەوەی پەیوەندی لەبەرەوەی کە سازکردنەوەی پەیوەندی پێویستی بە گۆڕینی ڕژیم لە ئێران هەیە. بەڵێ زۆر سپاسی جەناب دەکەم دکتۆر ئیدریس ئەحمەدی مامۆستای زانستی سیاسی لە زانکۆی ستۆکهۆلم لە سوید. زۆر سپاس بۆ مۆتەبەر خانم. بەڵێ مۆتەبەر دەست خۆش دیارە لە گۆڕات دەنگ و باسی دنو ئیران دەبێژە ئەو هیڤە دانوستان نەبەکە وای تاوجی کۆچکاسپیت بێشتن هەتا ڕۆژە چارشەمبێژی بەردەوام بێت سەر دانوستاندنا دیارەوان مهلە درێژ کرد دوو ڕۆژی دیژی لێ دگەل هەندێکی ئیرانی گومان هەیە و بگاتە ڕێککەوتنێکی لە گۆڕ پامێت و دەگەهنەمە. بەڵێ بەپێ ئەو پەیامی کە تازە لە بەردەستمانە دەخیل دیارە جیاوازەکان هەرانە لەسەر چوار مەسەلە یەکیان ئاستی پیتاندنی یورانیەم ئەو سنوورەی بۆ ئێراندا دەنرێتن و هەروەها چەند بەخێرە سزاکان لەسەر ئێران هەڵگیرن ئێران خۆ دەزانین داوا دەکات دەبی دەم و دەست هەڵگیرن بەڵام ئەوان قۆناغ بە قۆناغ و ئەگەر هاتوو ئێران پێشێلکاری ئەو ڕێککەوتنەی کرد بە شێوەیەک دەگەڵ ئێران هەڵسو کەوت بکرێتن هەروەکو توش کۆشکی سپیش کتی وابزانم هەتا سوی بە تاکید. چاشەمە تا سبەینیش زیاد کراوە کاتەکە ئەومیدەوارن بە ڕۆژاهێنیمە پتر بابەت هەبن بتر زانیاری نو هەبن لەسەر مەسەلا دانوستاندنین ئیرانی دگەل زلهێزیین جیهانی سەر مەسەلا ناوەکی و دوور درێژ بووە هەرچەندە شارەزای گومان هەیە ڕێککەوتن بێتەکردن. ئەلبەتە دەخیل دەزانێت ئەوەش لە کاتێکدا دێتن کە زۆر مەسلەی دیکە هەنە بۆ نمونە مەسلەی یەمەن و ئەو هاوپەیمانەتی بەڕێبەتی عەرەبستانی سەعودی دروست بووە لەوێ ئەمریکا و ئێران تەواو جیاوازن لە عێراق و لە تکرین بەڵێ ینی پێمان خۆشە بزانین تا هەینی چەندەش مەسلەکانی سیاسی ڕۆڵیان هەبوو لە گەشتن بەو ڕێککەوتنە تو چ دەڵێ؟ بەڵێ هەلبەتە بەردەوام دەبین لەسەر ڕمارکردنی ئەو پێشاتانە بەڵام ئەوە بوو ینی هەر کەسێک هیوا دەخوازێت کە ئەم ڕێکەوتیان ئەم و توێژی ئێران لەگەڵ هێزەکانی جیهانی بگەونان ئەنجامێک و ئەو کێشەیە لە جیهانە نەمێنی چووکە بەڕاستی بوو بە کێشەیەکی جیهانی. وەشتەشی دیش هەیە دەخیل وا دەگوترێتن کە لەسەر ئەوەیە کە ئەو ڕێکەوتنە بۆ چەند ساڵە لە سەرتا دەگوترا 5 ساڵ دوای ئێستا لێ زیاد بووە ئێران بەوەش ڕازی دەبێت یان سیاسەتش بەحرە. بەڵێ یەکێک لەو سیاسەتمەدارانەی ڕەخنیان لە سیاسەتی سەرۆگۆباما لە شەڕ بەدژی داعش گرتووە بە تایبەتی لە سووریا باڵوێزی پێشووی ئەمریکا لە سووریا ڕابرت فۆردە کە لە دیمانەی تایبەتی لەگەڵ هاوکارم دەخیلیشەمەوە باسی ئەو مەسلەیە و شتی دیکەش دەکات با پێکەوە راپۆرتێک لەو بارەیە ببینین و دوای دێنەوە هێندێک پرسیار لە دەخیل دەکەین سەبارەت بە ئەزمموی لەگەڵ بەڕێز ڕابرت فۆرد و توێژەکەی. ڕەوشا گەلێ سووری یێ ڕاستی وێرانی دبتن بووە دەردەک جیهانی. لە کۆنفرانسی کوێتێ ئاژانسا پەنابەران یانەتەوەی نەگرتی داخوازە 8 ملیار دۆلاران دەکەژ بوو ئالیکاریە بلەزە پەنابەرین سووری لە وڵاتین دۆروبەر. نەتەوەین ئێگرتی دەبێژتن 4 ملیۆن سووری لە جەوان وەک پەنابەر هاتنە تۆمارکردن و پتر ژە 7 ملیۆن و 500 هەزاران دناف سووریادا بێ جوهوارمانە. هەرچا بکن هیوی ji bo çareseriyê jî nexuyaye û hinek şarezayên Emerîkî û Sûrî jî pişkeka aloziyên Sûriya dêxinstoyê hikûmeta Serok Barack Obama. Em ji balyozê berê Amerîka li Sûriya Robert Ford pirsîn ka ji ber çî ew bawer diketin stratîjiyeta Obama di Sûriyada neserkeftiye. Using American Air Force به کارآنینا هیزن ازمانیین امریکا لسوریه سیاستک نسرکتیه دوی ام آلیکاریا گل سوری بکن ده شر داشته گلک جوان آمادن جوی شریره. اری او سوری کی نو که جوانا هیز جبو شر داعش هیا؟ Those Syrians include people from the Free Syrian Army. او لشکر آزاد ی سوری و شروانین کردن کو شرکی باش لکوبانی کرن و نهاجی شر داعش دکن او ولات خواج امریکا باشتر ناستکن. رابرت ستیون فورد بالوزی امریکی لسوریا ji sala 2010 heta 2014 piştevaniya opozisyona nermirreyê diketin li Sûriya lê li heman dem jî pêşniyaza danûstandina diketin di nêvbera layenên jêk cuda da bo vederkirina xetera milîtanên dewleta İslamî. Heta eger Beşar el-Esed jî cih bigire di hikûmeteka ji encamê wan danûstandinan da lê bi mercekî. That the big majority of Syrian negotiators in the talks پرانیا آلیین دانستاندنین آشتیه لسوریه بشار اسد پسندکن. او نه دانستاندنا ما امریکیایه.
ئیجار ئەگەر پرانی ئەسد پەسەند بکن و ساڵێک یان 2 ساڵێن دن لەسەر دەسەڵاتێ بمینە وێ دەمێ ئەم نکارن رێ لە ڕێکەفتنان وەها بگرن لێ دیسا ئەگەر ڕاستبین بم ڕێکبەریە سووری وی پەسەند ناکەن. ji bo Emerîkiyan şerê Daeş heman şer e çi di Sûriya de be çi di Iraqê de be. û ji demê Serok Obama fermana herîşên dijî vê komalê dayîn piştî wan bi ser şengalê de girtî, firokên hevpeymana nêzîkî 5,000 cihên Daeş di Sûriya û Iraqê de kirine armanc. Pitir ji 950 di nav Sûriya de. Digel Hindê jî rexna li stratîjeta Serok Obama tê girtin ji aliyê komariyên Kongresê. Diplomatê xanenişînê Emerîkî Robert Ford ku niha şarezaya Înstitûya Rojhilata Navîn li Washington bawer diketin, şerê Daeş di Iraqê de bi zehmet e. Rast e hêzên Iraqê û Kurdan û milîtanên Şîa Daeş ji çend deveran derxistine bi alîkariya firokên hevpeymana jî. But on the other hand, the tension لێ لە ئالیەکی دن ئاستەنگی دناوەرە عێراقیان دا دناوەرە کورد و عەرەبان دا حکوومەتە هەولێر و بەغدایە دا سست نەبوونە هینجی پرسگرێکمانە و ئالۆزی زۆرن لۆمە ئەس دەبێژم استراتیجیەن ئەمریکا لە عێراقێ بەیەکجاری سەر نەکەتنە. Başa ji bo stratejiyek serkeftî û çi pêşniyaza dikin. in Syria, there needs to be دێ سووریەدا divê danûstandinên rastaqîn hebin. Ji bo wê jî diviya bêhtir fişar li ser Esed bê danîn ta ku bête ser maseya danûstandinan. Ew giranî bi hêza çekdarî be da ku tecrübeya Cinêv dubare nebe. Li Iraqê divê em gelek rom bin li gel komandarên heştê şeعبî ku ew berpirsiyar bin ji bo karê dijî mirovan. Eger na metirsî li ser yekîtiya siyasiya Iraqê heye. Helbet ev stratejî ji bo derxistina Daişê ji Iraqê yan jî ji bo mebestên diya. both to push out ISIS from Iraq ew him ji bo derxistina Daişê ji Iraqê lê heta asteke bilind parastina yekgirtina Iraqîya ye. Ne merkeziyet li Iraqê berê peyda bûye. Herêma Kurdistanê hikûmetek heye ew baş kar dike tu berê xwe bide jiyana li wir jî ew ji deverên Iraqên din baştir e. Îca ew ne merkezî divê bibe nimûne ji perçên dinên Iraqê ra. Helbet ji Sûrê ra jî divê ew nimûne be. Pêşketina komala dewleta İslamî li Iraqê û Sûriya heta radeyekê hatiye ragirtin. Lê gefaya wê her maye. Ji derên ewlehiyê piştras dikin ku milîtan berdewam digehne vê komala terorist. Lê wan şiyana girtina bajaran nemaye. Lê Iraqê şer ji bo derxistina wan têkirin. Lê gelo divê Emerîkî çawa seredariyê digel vê gefeyê bikin. we have to identify the friends who are fighting the Islamic State. Divê em hevalên xwe nas bikin. Hêzên ku şerê Daeş dikin, pêşmergene û hêzên parastina Iraqî ne. Divê em alîkariya wan bikin. Ev şer şerê wan e, neyê Emerîkayê. Lê bêguman alîkariya wan berpirsiyariya me ye. Di heman demê de divê me siyasetek li Iraqê hebe ku guncaw be lê gel pêşveçûnên şer. Ew jî pêwendiyên baş yên Hewlêr û Bexdayê, Remadî û Bexdayê û Sunniyên Musul û Bexdayê. Eger me bingehên siyaseteke baş nebe, şerê çekdarî wê bêhtir zehmet bin. Ji Emerîkiyan ra aloziya rewşa Sûrî ew e ji maleka cuda cudayên hêza şerê hev dikin li heman demê ku ew şerê rejîmê dikin. Bajarê Idlib ketiye destê komala Cebhetin Nesra û li gora bizavkarên Sûrî û televîzyona dewletê milîtanên dewleta İslamî pitir jê çil kesan kuştine. دەخیل دەستخۆش دەزانام هێشتا شتی دیکەش ماوە دەگەڵ باس کردو بەڵام پێم خۆش بوو باسیەوە دەگەڵ بکەم باسی مەسلەی پەیوەندی کوردیانی ڕێی لەسەر مەسلەی کورتیە و ئاماژەی بەوە دەدا کە دەبی دەستنیشانی ئەو هاوپەیمانانە بکرێت کە دەگەڵێن لەدانەی ئەو بێشتن وەکی دەدیتی دراپۆرتدا باسیێن دەکەت کە چاوا دەبێ ئەمریکی دۆست خۆ ناز بکەن ئەو کووردا بەیەک ji دۆستین ئەمریکا ناز دەکاتن لێ مەسەلا پەیوەندیین ئەمریکا و کووردا من بەحسێک تایبەت لەگەڵ کردیا ئەسیڤیدارم ڕۆژاهینی بشیم راپۆرتێک تایبەت لەسەر پەیوەندیین کورد و ئەمریکیان لە گۆڕا بیر و بۆچۆنین ڕۆبەرت فۆرد ئامادە بکەین. بەڵێ باسی زۆر شتی دیکەشی دەکرد کە جۆم کە مەسلەی دانوستاندن دەگەڵ ڕژیمی ئەسەد بوو لەو بارەیەوە ینی چ گەشببینە ئایا دەیهەوێتن کە ئەسەد بەشێک بیتن لە
گواستنەوەی سیاسی ئەوەی کە ئۆپۆزیسیۆن نایهێوێتن یعنی هەڵوەستی هێندێک هەڵوەستی بەڕاستی جیاوازن لە هەڵوەستی بەڕێبەتی و هەلبەتە معتەبەر ئەگەر تو بەحسی بۆ یەکی سووری بێژیکانی ئەسد بینن داوەستان گەل پێ بکەن بەرکی شتێکی عجیبن بۆی قبول ناکەن لێ دیپلۆمات شتێکی دیدی بینن دیپلۆمات بە شێوەیەکی بەحس دەکەن بیراتەتن بەری چەندێکی حتا وەزیری دەرفەی ئەمریکا جان کێری بەحسینی کرد کو دانوستان نابکەن وان دەوێ ڕەوش ئارام بتن وان دەوێ دولت ملیتانی دولت اسلامی در هری میدان مینی شر بیکن سری چون ها شر گلک عالیا و شر آلوزه نزان کی شر کی همو شر هفت کن اب جوان ارمانجک تایبت نینه اگر وان ارمانجک تایبت تبد نها شر داعش بلکی صناعی بدلی تدبین نها جبهة النصر ایرود و ده الادلب قلتنا داعش شر ديك وشر الرجيم ديك وشر كردان ديك كرد شر داعش ديك شر الرجيم يعني افهموا آلوزيا بو امريكيا جي آلوزيا ابجا أبيت أو وصعد بيشتن كوبين أسجي بين دانوستاندنا أجر صالك يا دو صالجي بمين تنجي لي هطارش صافي بتو آرام بتن شار سياسي چند هزار کسی دیده کشتن و چند میلیونی دیجا وارد بندخیل البته مخابن لی چاوجی چابتنجی متبر ما پیامن خوشن هین و دیارجی پرورده بیت ویک سرکه جیانیه اگر نه چاوا رایدارن کوبانی کو پشتی باجاروان هاتی رزگار کن و خوندنگه کنو جزاروکن خرافکن پیامنری آزاد کوج بودنگی امریکا کاردیک محمد والی خواگهان دیا کوبانی و بتایبجی الفکرنا خوندنگه کا زاروکان لبندا 26 یارگهاندنا جهانی یا ماف مرووان ماف فربون و پرورده به زمان دایک بو هر کسی که لجهان پاراستیه لید جیانه دا اف مافه لهر جهه که نائتا پاراستن. کردن سوریا وکو کردان لی چندین پارچندین کردستان مافه پرورده به زمان خوی دایک نینن. بدرجه های دستالات داری یا حکومت دولت سوریا یا سردم پرورده به زمان کردی قدغه بو. لی پشتی پتر جه 4 سالان جه سرهلدانا گلن سوریا روش به تکرای هاتا گهارتن. سررای شرین دجی چکدارن تروریستن دولت اسلامی لروش آوای کردستانی و به تایبت لکوبانه مزن و زاروکن کوبانه دزبرداری مافی خون نبون و یکم دبستان لکوبان و ایران لیا آزاد هاته بکرن. اونها نفشکانی دز به فربون بزمان خوی رسن دکن. دناف آواهی کاویران که هشتا به صدان نشانین گل توپان دسر دیوارن و دبستانه هنه درگه هاتنه بکرن. و دوی دستو داری دا ماموستای دست به ارک خوی گران و یه پیروز کرن. رزگار کردن کوبانی ما حاول کرد که مکتبم وکن و دبستان نزارگ سر وگرم خواندن خوان و جوی روشه در کارش روشه حربه روشه او نفسی وانش که مرتاح به ما دخواست اموانا را آلی کار بن و رغم این درفت ما که ما تاقو كيتنا جيش كجومش كاستنا انه مقعد جيش كاستنا انه فرقاه جيش كيتابع انه ناي ما يزورو كون خوندن تيدو بك ديسو ام هول دكن انه ام زورو كون انه مجال درفات باكن كونو بيش دوارن انه خوندن خا يكون مونجي خوندني وانا سرکه که ماسی دهبونا پیدوین سرکی هنه لیوانین زانست و ورزش و هنر دهندان و یا جوی هموی گرنگتر نها نفشکینی به زمان کردی دیتا پرورده کرن. خوندنا سرطایی به زمان کردی و حول هنه لقوناغین لدیفرالی کلکا زمان کردی زمان عربی و انگلیزی به تفیر کرن. کوبان پیدادگره لسر بردوان بونا و جاندنه و سرکفتن بسر هیزن تاری جارکادی خوشی و گرنجین و گرانده و لسر روی زاروکان اوین بهیویا پاشا روژکا پرشنک دکن. ازنا لكوباني ما ازي كيف خشم انت بستانا ما تشيبيا واجما مستيق وعاوز نابم واز كبرا كيف خشم دبستانا ما وغريبي تشيبيا وسبي از مازن ببم زاروكا جهو بكم بسرو دوسترانا زاروکن دبستانا کوبان اوینا خو بو باجر و ولات خو دیار دکن. خالد فتاح دنگ امریکا.
شەمە 28 مانگ دووهەمین کۆنفرانسی بەتواناکردنی ژنان بە ناوی ئاونێت لە زانکۆی جۆرجتاون لێرە لە واشنگتن بەڕێوەچوو. تێیدا باسی خۆراگری ژنان لە کاتەکانی سەختی ژیانداکرا و ئەوەی کە چۆن دەتوانن بێنەوە سەرخۆ. هاوکار سەماد زەیی لەوێ بوو باسی ئەم کۆبوونەوەیە دەکات. ژمارەی زۆر لە ژنان لە کۆنفرانسی ئەونەت ئامادە بوون. هەروها نوێنەرانی زیاتر لە 26 زانکۆی ئەمریکی لەوێ بوون. کۆمبوونی ئارام و ڕەحەت بوو. کۆمبوونەکە کارداریە نەبوو. تۆ دەکاری هەر جلی لەبەرخۆ بکی و ڕەفتارێ بکی. ئێبدرستی ئەم بزاوی دەکەین کۆمبوونت وەها بۆ خەلکی لە تەمەنێمە و بۆ ژنان ڕێک بێخن. خۆی بێڕووکەی بەڕێوەبردننی کۆنفرانسی ئەونەت دەگەڕێتەوە بۆ ساڵی 2013 دەست پێشخەری خوێندکارانی زانکۆی جۆرجتاون. یەکەم کۆنفرانسی ئەونەت مانجی چاری 2014 بوو کە زیاتر لە 400 کەس بەشدار بوون و 30 کەسایەتی ناودار کەوتاریاندا. ئێبدرستی ئەم دەخوازین دەگەل گۆتەرخانە جۆر بجۆر و کاردارە ئش هەمی تەمەنە و نژادە باخوین. دراستیەدا ئەم دەخوازین هەر پەنێلەک نێنەریا هەمی چینا بکە. کۆنفرانسی ئەمساڵ سرنجی خستە سەر سەختترین کاتەکانی ژیانی ژندا و چۆن سەرکەون. ئەمساڵ کەسانەی بەشدار بوون ڕۆژنامەوانی بەناوبانگ ماری جۆردن، ئاکتەری ئەمریکی دانیێل بروکس، کێرە سویشەری وۆڵ ستریت جۆرنەڵ و زۆر خانمی تر. دەزانی کو خەمناکە کو تو خوب خوبی تایبەت بی و بزاوێ بکی کو بێ حەزکردن. دەزانی کو بەسە کو تو وەک خۆ بمینی بزاوێ نەکە وەکو کەسەکە دیبی تو بخۆ ڕێکا خۆ بەکە. نیڤا سەرژمارە ژنن بێتگەل هەندێ ژمارەکە کێم لەوان کارداریت مازن لە ئەمریکا بڕێوە دەبن و gelek kêm karê siyasiyê bilind destê wan dane. Çi caran jinek serokame nebû. Ji ber hindê gelek baş e ku jin digel xwînkarê kulîca baxivin û bêjna wan ku ew dê karin her tiştekî bikin. Heke zehmetê bikêşin û ji dil bizavê bikin. لە پاشی ڕۆژێکی دوور و درێژ و گفت و گۆی فراوان بەشداربووان زۆر بە دڵی خۆش و هەستی باوەڕ بە خۆبوون کۆنفرانسەکەیان بەجێهێشت. سەماد زەیی، دەنجی ئەمریکا. و تیمê futbola Argentînê û yarizanê navdarê futbolê Leo Messi li Amerîkana ji bo yariyên dostane digel El Salvador û Ekwadorê jî. Li roja şemiyê Argentînê ji El Salvador bir û îro sêşemûyê wê digel Ekwadorê bileyza. Semad Zeyî ji wî konferansê ku li ser jina çûbû konferans û yan yariya yarîgeha ku Argentîn tê de yarî dikir û ev raportê jî gihandiye me. لە ڕۆژی شەمە 28 مانجی سێ تیمی نێونەتەوەی ئەرجەنتین یاریەکی دۆستانەی کرد دژ ئەل سالڤەدۆر. ئەنجامی یاریەکە 2 بە هیچ کۆتایی پێهات بە قازانجی ئەرجەنتین. تیمی ئەرجەنتین لە ڕۆژی یەکشەمە 22 مانجی سێ گەیشتنە واشنگتن و دەستیان بە پراکتس و خۆ ئامادەکردنیان کرد لە زانکۆی جۆرجتاون. هاندەرانی تیمی ئەرجەنتین بەڕیز ڕاوەستابوون خواخوایان بوو لە نزیکەوە چاویان لە ڕاهێنانی تیمەکە و یاریچیەکان بی. ئێمە لێرەین بۆ مەشق و ڕاهێنانی تیمی نیشتیمانی و بۆ بینینی نەکتەن هامسی بەڵکو هەر یەکەیان هیواداریم بتوانین ئیمزایەک یان وێنەیەک شتێکمان دەست بکەوێت. لە ڕۆژی یاریەکە خەڵکەکی زۆر هاواری ناوی مەسییان دەکرد و زۆریش حەزیان دەکرد تەمەشای یاریکردنی مەسی بکەن. بەڵام بەداخەوە مەسی کە یاریچی بەناوبانگی بەرشلۆنە و ئەرجەنتین نەیتوانی لەم یاریە بەشداری بکە، بەڵام خۆی لەوێ دانیشتبوو دەست بەرز دەکرد بۆ لایەنگرانی و تیمەکەی. ئیمڕۆ سێشەمە ئەرجەنتین دژ ئەکوادۆر یاری فوتبۆل لە نیوجەرزی دەکات. جێراردۆ مارتینۆ ڕاهێنەری تیمی ئەرجەنتین هێشتا پشڕاستی نەکردوتەوە ئەگەر مەسی ئیمڕۆ یاری بکات یان نا. من ناتوانم سۆگەری بکەم یاری دەکات یان نا. ئێمە پێشبینیمان ئەوەیە یاری دەکات و لە یاریەکە لەگەڵماندا دەبێت. بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەگەر بێت و برینەکەی خراپتر بێت ئەوا دەبێت بڕوات. ئەم بڕیارە پێویستە لە کاتی خۆیدا بدرێت. بەڵام لە ئێستادا پێشبینی دەکرێت مسی یاری بکات. ئایا ئیمڕۆ مەسی دڵی هەندارانی خۆی خۆش دەکات بە یاریکردنی یان نا؟ چەند کات ژمێری ترمایە هەتاکو بزانین. سەماد زەیی، دەنجی ئەمریکا.
و سپاسان دەکەین کە لەگەڵماندابوون بۆ بەرنامەی ئەمڕۆی کورد کەنەکشن لەلای منەوە محتەبەر شێروانی ئەم کاتە و هەموو کاتێکتان بەخێر. وجه جمجي داخل الشموع ميفيا خوشي وسلامتيا ودكن هطا برنامج روجا هيني خدا حافظ.